بەنای خۆی گەورە میرەبان بینەرانی بەڕێز بەرنامەی پەروەردەی تایبەت خۆشحاڵم لە بەرنمەیەکی جیاوازی تەوەرەکراوە لەگەڵتاندا دەبم. لەگەڵ لێدانی زەنگی یەکەمی خوێندنی ئەمساڵ ئایا ئەم زەنگا شمولی منداڵانی پەروەردەی تایبەت یاخو منداڵانی تایبەت دەکە یاخودنا. لەگەڵ لێدانی یەکەمین زەنگی خوێندنی ئەمساڵ ئایا ئەو خێزانانی کە چەندین ساڵە بێهیواکراون لەلایەن ئەوەی کە منداڵەکانیان تەمەنی باخچەی ساوان یاخو قوتابخانەیان هەیە دەتوان ئەمساڵ سوود لە پرۆسەی خوێندن وەربگرن یاخودنا. لەگەڵەوەدا باس لە پرۆسەی تێکەڵکردن و باز لە سیستەمی پەروەردە چەند کاریگەری هەبوو یاخود چەند سوودی هەبوو بۆ منداڵانی تایبەت و چەندین پرسیاری لە میوانەکانم دەکەم. هیوادارم لەگەڵمان بن دڵنیام کە بابەتێکی بەرنمەیەکی تایبەت دەوێت. مامۆستا بەهجەت سڵاوی خۆی گەورەتان لێبێت. یاخوا سەلام مامۆستاگیان بەڕێزتان کە سەرپەرشتیاری پەروەردەی تایبەتن و ڕاهێنەرن بە ڕاستپاردەی. ئەگەر باسێکی یەکسەر ناسانیەکی گشتین بۆ بکەیت کە پرۆسەی تێکەڵکردن چییە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس مامۆستا ئاسکە بۆ خۆت و ستافە بەڕێزەکەت بە خێراتنی ئەم مامۆستا ئازیزانەوە ئەم دایک و باوکە بەڕێزانەکەین. من مامۆستا بەهجەت ڕەحمان ڕاهێنەری پەروەردەی تایبەت لە وەزارەتی پەروەردە و سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت بە ڕاستپاردە. لە ساڵی 1996 وەزارەتی پەروەردە بە دوو قۆناغ باسی پەروەردەی تایبەتی کرد و خستێ بواری جێبەجێکردنەوە. قۆناغی پێشوەخت کە ئەو کات لە یەک ڕۆژەوە تا 5 ساڵ بوو، یەک ڕۆژ سنتەری پێشوەختمان هەبوو، بەرنامەی تایبەتی خۆیان هەبوو. ئیشی لەگەڵا کرا بە تایبەتی لەگەڵ خانەوادەکانە دایکەکە یا باوکەکە بە تایبەتی دایکەکە ئاهاتە ناو سنتەرەکەەوە و ئیشی لەگەڵ ئاکرا و بە پێ و بەرنامەیە. دوای ئەوە قۆناغی باخچەمان ئەبێ، دوای ئەوە ڕاستەوخۆ چێتە باخچەوە لە 5 ساڵیا، دوای باخچەش ڕاستەوخۆ چێتە قۆناغی بنەڕەتیەوە. قۆناغی بنەڕەتی سوپاس بۆ خوا تا ئێسا من کە ئاگادارم 35 ساڵە من لەو بارایشەکەم 35 ساڵە لەو بارایشەکەم. باسی کوردستان بەعام زۆر زۆر باشە، باسی هەڵەبجەکەم کە ئێمە وەزارەتی پەروەردە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ماوەی 10 ساڵە پرۆژەیەکمان هەیە باشترکردنی هەلی خوێندن بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. خۆی هەلەکە هەیە بەڵام ئێمە باشتری ئەەکەین لەگەڵ لە پەروەردە ئێسا و باسی هەڵەبجە بۆ بکەم بزات لە پێشوەخت هەمانە یەک ڕۆژ تا 5 ساڵ باخچەمانەیە تا زانکۆش ئیشیان لەگەڵاکەی لە هەڵەبجە بە هەڵەبجە باسی هەڵەبجەت بۆ بکەم. ئەمە ئەوەیە تا زانکۆ چونکە ئێمسا قوتابیەکمان هەبوو زانکۆی تەواو کرد، قوتابی کەشمانەیە نابینای تەواوە بەداخەوە لەوێ لە زۆربەی شوێنەکانی کوردستانە سنتەرەکان و پەیمانگاکانی نابینا و نابیست و ناگفت و ئۆتیزم و ئەیدێژد و ئەوانە کەمە سەجارە بە تایبەتی لە هەڵەبجە هەر نییە. لە سلێمانیش ئەگەر هەبێ کەمە لە هەولێر لە دوهۆک زاخۆ. بەڵام باسی وەزارەتی پەروەردە بکەین قۆناغ بە قۆناغ من باسی ئەو 35 ساڵت بووەکەم لەو بارام، یعنی یەکەم جار کە ئەچوونە ماڵەکان بە عیبەیان نەزانی مناڵەکانیان ئەشاردەوە. ئێستا سوپاس بۆخوا خەڵک زۆر ڕۆشن بیر بووە، زۆر هاوکارە، زۆر زۆر هاوکارە. وەزارەتی پەروەردە ئێستا بەڕێز مامۆستا سازانمان هەیە لەگەڵ مامۆستا مەریوان و مامۆستا جەسامە خۆیان یەکلایی کردوەوە بۆ بواری پەروەردەی تایبەت. چەندین ڕێنمایت دەرچووە پێشتر. ئێستا حالیەن لەم 1-2 هەفتەی پێشوار لە وەزارەت کۆبوونەوەیەکمان کرد سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی ناو وەزارەت لەگەڵ مامۆستا سازان کە چەندین خاڵ و ڕێنمایی تایبەتمانداناوە. حالیەن ڕاستپاردەکان پێشکەش بە جەنابی وەزیر کراوە. بڕیارە لەم هەفتای ئینشەڵا جەنابیان ئەو ڕاستپاردانەی کە پێشکەشی کراوە وەڵاممان باتەوە. یەکێک لەوانە زۆر بە جێگەی یعنی دڵخۆشیە، بڕیارە مناڵی 8 ساڵ 9 ساڵ بەس جارێ ئەمە وەکو هێن نەبێن نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە، یان جیاوازی بۆ مناڵی خاوەن پێداویستیە کرێت توانێت لە پۆلیەکی بنەڕەتیا وەربگیرێ. بۆ مناڵەکانی کە بێ 6 ساڵ بێ 7 ساڵ نابێ بڵێن تۆزێنە، بەڵام 9 ساڵ لە پۆلیەکا وەرەگیرێ تا دوایش ئیشی لەگەڵاکەن. مامۆستا هەنسک سڵاوی خۆی گەورەتان لێبێت. تەبعاً تاوای ئەو پرسیارانی کە من لێت دەکەم لەسەر بابەتی لیژنەیە.
خۆناسانێک بۆ بۆی تاوای پرسیارەکان لێ بکەین. سڵاوی خوای گەورە لە تۆی بەڕێزیش من هەنسک عوسمانم ڕاهێنەری پەروەردەی تایبەت لە وەزارەت و سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت لە بەڕاستپاردە. زۆر باشە مامۆستاگیان با مێکسەر بە کوردی بە کوتێکی بوون منە نازوگلەی خێزانەکان بە ئێوە بگەێنین بەردەوام گوێمان لێ بووە کە لیژنەی هەڵسەنگاندن هەیە و ئەو پسپۆڕیانێک کە پێویست دەکەن ناو لیژنەکەشدا هەبێ زۆربەی کات ینی بە بەردەوامی بوونی هەبووە بەڵام گرفتەکەوەیە ئایا زۆر خێرا بە کاتێکی کەم بڕیار لەسەر حاڵەتی منداڵەکان نادرێت؟ بەڵێ زۆر حەزم کرد بەڕاستی لەسەر بابەتی لیژنەیە قسە بکەین. ئێمە لێرە لە سلێمانی دوو لیژنەمان هەیە بۆ دەستنیشانکردنی مناڵی پەروەردەی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت. لیژنەی هەمیشەییمان هەیە و لیژنەی دەرونیمان هەیە. لیژنەکە لیژنەی دەرونی من زیاتر لەگەڵ لیژنەی دەرونیا بوومەکە ئیشم کردووە ئەزمونم چەند ساڵ لەگەڵ لیژنەی دەرونیا ئیشم کردووە. دکتۆری دەرونیمان هەیە دکتۆری مێشک و دەمار و دکتۆری مناڵان و هەروەها ڕاهێنەرێکی پەروەردەی تایبەت و توێژەرێکی کۆمەڵایەتی 5 کەس لە لیژنەکەیە دانیشن بۆ دەستنیشانکردنی مناڵەکە. ئێمە ئەزانین کە مناڵ بە 10 دقەیان بە چارێکێک تۆ ناتوانێت دەستنیشانەکەی لەبەر ئەوەی هەنێ حاڵەت هەیە نیشانەکانیان زۆر لێکەوە نزیکە. ئایا چۆن تۆ ئەتوانی بە 10 دقەیە زۆر ناگا بە چارێک بڕوات هەبێت باسییان کردووە خوار 5 دقەیان باس کردووە خێزان. بەڵێ سەرەتا مناڵ کە مناڵیەتە ژوورەوە لیژنەکە 5 کەسەکە دانیشتووە کە مناڵیەتە ژوورەوە سەیرەکە ئەو 5 کەسە بۆ ئەو نامۆیە و تازن دایک و باوکیشی دانیشتووە لەگەڵیانە ئەوە حوت. اینجا لە ژوورێکی بڵێم ئەوەنە گەورە نییە لە ژوورەکەیە بۆ نمونە ئەبینی ڕەفێک دانراوە کۆمەڵی یاری و شتی لەسرە ئەوە بۆ بڵێن هەڵسەنگانی مناڵەکەیە کە مناڵەکەیەتە ژوورەوە سەرەتا ئەوێ شوێنەکە بزانێت چی هەیە چی تایە ئەگەڕێت کە چاوەکانی ئەجێڕێت سەیری کەسەکان ناکە کە لەوەیە ڕێک ئەچێ بۆ لای یاری و پەزڵ و شتەکانە کە ئەو هەموو شتە ئەبینی پەلاماری ئەوەیە مناڵەکە بیر و هۆشی هەر جارێ لە لای یاریەکانە کە ڕاهێنەرەکە بانگی ئەکە ئەڵێ وەرە دانیشە بۆ ئەوەی ئیشی لەگەڵا بکە بزانێ ئەو مناڵە لە تەواصڵا چۆنە لە نووسینە لە قسەکردنە لە هەموو شتێکە سەیرەکەی مناڵەکە کاردانەوەی نییە بۆی بۆچی بیری جارێ هەر لە لای یاریەکانە چونکە تێر نەبووە لە یاریەکان ئێوەی هەمووی پەلاماری هەمووی ئەیە ئەو ئەبا دانێکی تر ئاوە ئێوەی هەمووی کەش بکە بزانێت چییە. اینجا کە مناڵەکە ئەهێنین دانین ئەوە دایک و باوک بڵێن دکتۆرەکان قسەیان لەگەڵا ئەکەن و مناڵەکەش تۆ ئیشی لەگەڵا ئەەکەی لەوانەیە مناڵەکە لەو حاڵەتەیە کە ڕێکیەتە ژوورەوە تووشی شۆک بوو بێت کە دای ئەنیشینی ئەتەوێ قسەی لەگەڵا بکەی لەوانەیە ئەو دقەیە چونکە تۆ بۆ ئەو تازەی متمانەی بەدەست نێناوە لەگەڵ تۆیە لەوانەیە تۆ پرسیاری لێکەی ئەو شەرم کات جواب بباتەوە لەوانەیە پرسیارێکی لێکەی ئەو بزانێ بەڵام نێوێ جواب بباتەوە متمانە و پێناکە لەبەر ئەوە 10 دقە یان چارێکێک هەر زۆر کەمە ئەگەر ئێمە بمانەوەی مناڵێت تەشخیصکەین بەڕاستی بەمانگ ئێوێ لەژێر چاودێری بێ لەژێر چاودێری بۆ ئەوەی تۆ بزانی لە کاتەکانە چ گۆڕانکاریەک بەسەر مناڵەکەیە لە چ کاتێکا مناڵەکە سترێسە لە چ کاتێکا مناڵەکە هێورە بۆ ئەوەی تۆ لە کاتی گونجاوە بتوانی پرسیاری لێ بکەی بۆ ئەوەی بتوانی دەست نیشانیکەی و شتێکی ترمان هەیە لە لیژنەکان ئەبێ زۆر بە وردی ئیشی لەسەرا بکرێ لەبەر ئەوەی ئەڵێن ئەوە پەروەردەی تایبەت دەرچوونە مناڵەکان لە بڵێن لە ناوەندەکانی خوێندنەوەمانەوەیان نییە دەرەچن لە هەموو پۆلەکانە بۆ ئەو پۆل دەرەچینەوەیە بڵێ ئێستا زۆرێک لە خێزانەکان مناڵەکانیان پەروەردەی تایبەت نییە بەڵام ئەچن تەقریرێکی دکتۆرە هێنن زۆرێک هەن بەڕاستی من خۆم کە لیژ نەبووم خێزان هەبوو زۆر گریاوە زۆر پاڕاوەتەوە ئەڵێکی بەس مناڵەکەم بۆ بکەن بە تایبەت بۆ ئەوەی بپەڕێتەوە بۆ بڵێ پەڕینەوە بەڵێ ئەوە زۆر کێشەی دروست کردووە حاڵەت هی ئەوە نییە کە بکرێ بە پەروەردەی تایبەت کە ئەکرێ بە پەروەردەی تایبەت وە لیژنەکان کە ئێمە وتمان ئەو پسپۆڕانی تیابێ بەلای من زۆر گرنگە پسپۆری قورگول و توگوێشی تیابێ چونکە بڵێ زۆرێک لە مناڵەکان سەیرەکەی کە ئەڵێن هیچ فێر نابێ هیچ وەرناگرێ حاڵەتێکی وایە باوەڕەکەی من مناڵم هەبووە کە لە مەکتەبەکانە ئەو کاتە لە ناوەندی خوێندنا ئیشم کردووە مناڵەکە گەیشتۆتە پۆلی 4 من هەستم ئەکرد مناڵەکە کێشیەکی هەبێ لە گوێچکەیە بڵێ
چەند هەوڵم ئەیە بە خێزانەکانم ئەو بابەجان ئەو مناڵە من هەست دەکەم کێشەی لە بیستنا پیشکنێنێکی بۆ بکەن شتێکی وە هەر ئینکاریان ئەکرد ئەیان وتنا کە مناڵەکە گەیشتە پۆلی چوار چونکە هەر پەڕینەوە بوو مانەوە نەبوو لە پۆلی چوارە خێزانەکە هاتووە ئەڵێ مامۆستا ئەزانی کوڕەکەی من نابیستە تەماشەوە گرفتێکی گەوری لەبەر ئەوە زۆر پێویستە ئەو پسپۆریەش لەناو لیژنەی دەستنیشانکردنیە هەبێت دەستەکان خۆش مامۆستاگەن بەچمە لای مامۆستا شاخەوان سڵای خۆی گەورت لێ مامۆستا شاخەوان سڵاوی من شاخەوان فاتح سەرپەرشتای ڕاستپاردەی پەروەردەی تایبەتم لە بەشی فێکردنی ئاسایی بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانیە. دەستکانە خۆش مامۆستاگەن باسی ئەو فیلتەرانەمان کرد بۆ نمونە منداڵێکە بە منداڵێکی تایبەت دەستنیشان بکرێت پێویستە لیژنەیەکی مخصص ببینێ ئینجاکانە بچێت بەپی تەمەنەکەی بۆ نمونە بۆ باخچەی ساوان هەشە لە ڕاهێنانی سنتەر ڕاهێنانی پێشوەختەی یاخۆ قوتابخانە. ئایا ئەو سیستەمانەی کە لە سنتەر ڕاهێنانی پێشوەختە باخچەی ساوان قوتابخانە هەیە هەزەکەی سیستەمە گونجاو بێ بۆ منداڵانی تایبەت؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم سوپاس بۆ بەرنامەکەی بەڕێستان کە بابەتی پەروەردەی تایبەتەکەم بەرنامەیەم بەردەوام متابعەیەکەم شتێکی زۆر جوانە کە شتێکی زۆر نەوعی و شتێکی زۆر ڕێکە. بابەتی پەروەردەی تایبەت ئێستا لە سلێمانی ئاوەڕێکی جددی لێ دراوەتەوە بەڕاستی مە زۆر خۆشحاڵین کە لەوە پێشیش هەر ئیشی لەسەر کراوە بەڵام ئەمەی ئێستا شتێکی نەوعی و شتێکی زۆر باشە کە ئەتوانین بڵێن ئاسی پەروەردەی تایبەتی بە شێوازێکی زۆر باش بردوێتە پێشەوە ئەویش بە چۆن بڵێن بەڕابەرایەتی و بە پێشەنگی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی مامۆستا نەژاد کە بەڕاستی لە هەموو ڕۆکانەوە ئێمە دەستکراوە کرۆ بۆ خزمەتی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و پەروەردەی تایبەت لە ناو ناوەندەکانی خوێندندا. بەڕاستی ئێمە ئەو تەوەرانی کە مامۆستایانی بەڕێز ئەو پرسیارانە وەڵامانی کە مامۆستایانی بەڕێز کە قسەیان لەسەرکە بابەتی لیژنەی دەستنیشانکردنەکە هەڵبەت ئێمە تێبینیمان لەسەر مەسەلەی دەستنیشانکردنەکە هەیە بۆ ئەو مناڵانە بەڵام لەسەر و ئەوەشەوە بەڕاستی شتی جوانیش هەیە بۆ مەسەلەی دەستنیشانکردنەکە ئەوان پسپۆڕی لە هەر کەسە لە پسپۆڕی خۆیان بڕیارەدا من ێستا خۆم لیژنەی دەستنیشانکردم لە نەخۆشخانەی شەید هێمن بەڵام ئێمە چۆن بڵێن تێبینیمان هەیە لەسەر مەسەلەی دەستنیشانکردنەکە بەڵام ئەوەی کە من لە ناو لیژنەی دەستنیشانکردنەکان بەڕاستی حەق و مافی خۆیان پێداوە بۆ لەبەری پسپۆڕی خۆیانە نزیکن لە پسپۆڕی خۆیانەوە ئیشی باشیشان لەسەر کردوم. بابەتی پرسیاری وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بۆ بابەتی وەرگرتنی مناڵ لەناو ناوەندەکانی خوێندنەوە بۆ پەروەردەی پێشوەخت بەڕاستی مناڵ پێویستە پێش ئەوەی بێتە ناو قوتابخانەوە ئەبێ ئیشی لەگەڵا بکرێ بۆ بابەتی پێشوەختە یعنی چی یعنی حازەکردن و ئامادەکردنی مناڵ بۆ بابەتە لێهاتوویەکانی ما قبل المەدرسە هەنێوەڕە کە پێش ئەوەی بچێتە قوتابخانە ئەبێ مناڵە چۆن ئامادە بکرێت ئەبێ ئەم مناڵە ئیشی لەگەڵا بکرێت لەلایەنی کۆمەڵایەتیەوە لایەنی کۆمەڵاتی مناڵەکە بەهێزکری و باشکرێ کە چێتە ناو کۆمەڵی لە هاوڕێکانیەوە گرفتی بۆ دروست نەبێ شوێنەکە نامۆ نەبێپی بۆ لەبەر کە تۆ گشتاندنە بۆ کردو ئیشێکی لەگەڵا کردو لە پەروەردەی پێشوەختەیە ئەم مناڵە ئامادەکەی بۆ ناو قوتابخانە بۆ ئەم مناڵە بچێتە ناو مناڵەکانەوە و بابەتی تەرکیزێکی تری لەو شتانەی کە مناڵە بە ئیشی لەگەڵا بکرێ بۆی مناڵەکە تۆ ئیشی لەگەڵاکە ئیشەکە لایەنی کۆنتاکت و پەیوەندەکە لایەن چیوە لایەنی پەیوەندی چاوەیە ئەم مناڵە هیچ پەیوەندی چاوی لەگەڵ تۆیانە هیچ قسەیەکە لەگەڵانە هیچ ئاوڕێک بۆ تۆ ئاگایی بۆ تۆ نیە ئەمەش بابەتێکی ترەکە لەگەڵ مناڵەکە بابەتی سپیچ قسەکردن کە بە حکمی ئەوەی کە خۆمان اختصاصی بابەتەکەین و بسپۆڕم هەیە لەو بوارەیە ینی ئێمە هەست بە بابەتەکان ورد و درشتی ئەەکەین بۆ نمونە ناو لیژنەکە لێکۆڵینەوە ئەکرێت لە بابەتی قسەکردن لە بابەتی تەرکیز لە بابەتی بۆ نمونە بە کۆمەڵایەتی بوون شاری دەرونی ئەو بابەتانی کە پەیوەندی بە مەسەلەی بابەتی ڕەفتاری کە ئەمانە سەراپا کە ئیش لە ناو لیژنەکە ئیشی لەسەرەکرێ بۆ ئەوی ئەو مناڵە بزانین ئایا حاضر و ئامادەیە بۆ ئەی بکرێتە ناو ناوەندێکی خوێندنەوە کە بەڕاستی ئێمە لە فێکرینە ئاسایی ئیشمان لەسەر ئەوە کردووە کە مناڵ پێشەوەی بچێتە قوتابخانەوە پێویستە ئەم ئیشانەی لەگەڵا بکرێ و پلانمان هەیە لە داهاتوە کە مناڵێک ئەگەر بێ بچێتە قوتابخانە ئەبێ فۆرمێکی پێبێ کە ئیشی پێشوەختەی لەگەڵا کراوە حاضر و ئامادەکراوە بۆ ئەی بچێتە ناو ناوەندێکی خوێندەوە ئەمە بەڵێ ئیشمان لەسەر کردووە لە داهاتوە بەتەماین ئەمە بکەین بە پرۆژێکی باش بۆ ئەو مناڵانی کە هەز مناڵێکە بێتە ناو قوتابخانەوە پێویستەکە فۆرمێکی پێبێ ئەو فۆرمە گزارش لەوە کە ئەم مناڵە ئیشی لەگەڵا کراوە و بابەتی سیستەمامتا ئەو سیستەمەی کە هەیە سیستەم بۆ منەتای و منهەج و ڕژینگەی قوتابخانەکە و هەمووی ینی حەز دەکەی گونجاو بۆ منداڵێکی منەڵێم ینی هەنگاوی باش نراوە ئیشی باش بڕیار هەیە کێشە لە بڕیاردانەکەی نییە
بەڵام گرفتەکە جێبەجێکردنەکەیت یان لە هەموو شوێنێکی وەک خۆی جێبەجێ ناکرێت. ئێمە هەوڵماندا ئەوەی کە ئێمە ئاگادار بین لە هەموو ناوەندێکی خوێندنە لەوەچێ پلانی ساڵی نوێمان لەوەچێ جیاوازتر بێ لە پلانی ساڵی ڕابردومان لەواچی ئیش لەسەر کۆمەڵە تەوەری گرنگەکە یەکێک لەوانە متابعە بەدەوە چون بۆ ئەو مناڵانە ئایا مناڵانە ناو ناوەندەکانی خوێندنەوەرەگیرێن ئایا تێکەڵکردنەکە تێکەڵکردنێکی حەقیقیە ئیش کراوە لەگەڵ مناڵەکەیە ئایا بۆ نمونە مافی پێ ئەدرێ ئایا ئەو مافانی کە بۆ مناڵێکی ئاسایی هەیە بۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئایا چۆتە بواری جێبەجێکردن ئیشی لەگەڵا کراوە ئایا ناو ناتۆری لێ نەندراوە ئایا گاڵتەی پێ نەکرد نشکێنراوەتەوە ئایا قوبوڵەکرێوەکو خۆی ئایا مامۆستا ئیشی لەگەڵاکە ئایا ژنگەکەی بۆ مؤهل و دەسەبەر کراوە بۆ ئەوی مناڵە بتوانانی ئیشی لەگەڵا بکەیت سەراپا ئەم ئیشانەکە مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئەکرێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە ئێمە لە پلانمانایە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن کە ئیشی لەگەڵا بکەین ینی بۆ نمونە مناڵێک کە دێتە ناو ناوەندێکی خوێندنەوەکو پەروەردەی تایبەت مامەڵی لەگەڵا بکرێ ئەبێ لیژنەی پزیشکی هەبێت تۆ ئەکێتە ناو شوێنێکی دەستنیشانکردنەوە بۆ ئەی لای پزیشکەکان بۆ نمونە لای لیژنەکە بۆی دەستنیشانکردی بۆ بکرێ ئەڵێ ژینگەکەی لێ ئەشێوێ بەڵام گرنگە مناڵ لە دەرەوەی ژینگەکەی خۆشی هەڵسەنگانێکی بۆ بکرێ بۆ نمونە مناڵەکە تۆ لە ڕێی قسەکردنەوە لە ڕێی گفتوگۆ لە ڕێی حیوارەوە ئەتێ دەستنیشانکردنی بۆ بکەی مناڵە کاڵسەنگانی بۆ بکەی بەڵام گرنگیشە بۆ نمونە کە یاریەک لێ دەعنی بۆ ئەوی ئەو مناڵە بچێ بەلای یاریەکەیە لێرەشەوە هەڵسەنگان ئەتوانی بۆ مناڵەکە بکەی یان بۆ نمونە مناڵەکە تۆ لە ڕێی قسەکردنەوە ناتوانانی ئیشی لەگەڵا بکەی لە ڕێی تێبینیکردنەوە تۆ ئەتوانی ئیشی لەگەڵا بکەی خۆ هەڵسەنگان و تەشخیسەکە هەر ئەو دقەیەنیە کە مناڵەکە ئاچێتە ناو لیژنی تەشخیسەکەەوە لەوەی بەڕاستی ئێمە سیتی سکانمان هەیە بۆ مێشکی مناڵەکە PETمان هەیە بۆ ئەوانە بابەتی کلینیکیمان هەیە بۆ مێژووی خێزانی بەڕاستی مێژووی خێزانی ئەو مناڵە بزانین ئەو مناڵە مێژووی خێزانی چۆنیە یعنی تۆ بە دەدەقە بەڵێ لەواچێ کیفایەتی بابەتە نەبێ لەواچێ بە سعاتیش نەبێ بەڵام وەکو پێم گوتی ئەم بابەتی لیژنەیە خێزان زۆر جار کە منداڵەکەی هەزەکە گرفتێک لەگە شەو پێگەشتنیدا هەیە پێی خۆشە بگاتە ئەو نەتیجەی کە منداڵەکەی چ جۆرە حاڵەتێکی مامۆستا ئاسکەی لێرە بەڵام کاتێککە باسی لیژنەکە دەکەن وەکو مامۆستا هەنسێک باسی کرد ئەوەندە بە کاتێکی کەم زۆر بە خێرایی بڕیاردان لەسەر دەستنیشانکردنی حاڵەتەکە ئەمیان ینی سەدمەیەکە بە جدی بۆ خێزانکە مامۆستا بالا مامۆستا بەهەجەت بپرسەوەکان دوای دێمەوە لای بەڕێستان باشە مامۆستا بەهەجەت ینی زۆر بە کورتی ئەم سیستەمی کە لە پەروەردەدا هەیە لە ناو وەزارەتی پەروەردەدا هەیە بە تەواوی سیستەمەکەیەوە گونجاو بۆ منداڵانی تایبەت پرسیارێکی زۆر جوانە مامۆستا ئاسکەم تا ئێستا کە ڕۆشتووە نا بۆ تا ئێستا پرۆگرامێک نییە لە ناو وەزارەتی پەروەردە هیچ پرۆگرامێکمان نییە بۆ پەروەردەی تایبەت باش ئێستا سوپاس بۆخوا ئەوە تا لەبەر چاوتە 5 کتێبم نووسیوە بۆ پەروەردەی تایبەت ئێستا ئەم کتێبانەی بەڵێ زۆر باشە کتێبەکان زۆر باشن ئیشی لەسەریا کرێ بەڵام ئێستا لەگەڵ ڕێکخراوی هێمەت لە دەربەنی خان ستافەکەی خەریکی کتێبێکی کەین هێمەتێک بۆ پەروەردەی تایبەت ئەمە چۆنیەتی هەڵسوکەوتی مامۆستا لەگەڵ خێزانە بۆ مناڵی ئۆتیزم ADHD داون شەلەر هەموو حاڵەتەکانی تایە ئەمە ئیشەڵا لەگەڵ وەزارەتە پیشانی هەرڕاستەخۆ لەگەڵ دکتۆر ئالان و جەنابی مامۆستا جەسام و ئەوان باسمان کردو کتێبەکە حالیان لە وەزارەتە لای مامۆستا حەسەن سەرتی بوو لیژنەکە و سەیری ئەکەن و دوای ئەگێرنەوە بۆ من و ڕێکخراوی هێمەت لە دەربەندیخان بە سوپاسەوە 1000 نوسخەی لە چاپ بکەن و ئەیدێن بۆ قوتابخانانەی کە مناڵی خان بدەیتێک بۆ پەروەردەی تایبەت کەلێنە پڕ دەکاتەوە کە کەلێنێک لەبارەی پەروەردەی تایبەت لە ڕووی منهەجەوە لە ڕووی پرۆگرامەوە عەرزت کەم ئەمە منهەج بۆ مامۆستاکەیە بۆ مناڵەکە نییە بەڵام عەرزت کەم ئێستا من توانیم ئەوە بکەم ئێستا وەزارەتی پەروەردە لە پرۆگرامەکان مامۆستا حەسەن و ستاف بۆ ئیمساڵ سوپاس بۆخوا بۆ ئیمساڵ پرۆگرامێک بۆ باخچەکان تەواو بۆ و گەیشتووەتە سەرجەم باخچەکانی کوردستان لە تەواوی باخچەکان لە تەواوی ئەو باخچانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تاوی باخچەکان ئەگەر منداڵی تایبەتی لێ مامۆستای پەروەردەی تایبەتی لێە ئەوە زۆر زەرورە ئەو پرسیارم یعنی ئەم 1-2 ساڵ زۆر باش بوو پرسیار مامۆستای پەروەردەی تایبەت خریجەکان دایان دانران بەڵام داوا کرای ڕاستەوخۆیەکێک لەوانەیە بۆ نمونە سلێمانی ئێستا 500 خریجی پەروەردەی تایبەتی هەبێ دانەنراون ماون بەڵام پاردانران پار و پێرار وەژبەیەکی زۆر باش دانران بەڵام ئیمساڵ بە ئومێدی ئەوەی کە ئەو مامۆ چووکە بەڕاستی مامۆستای پەروەردەی ئێستا من خۆم مامۆستای پەروەردەی تایبەت نیم یعنی ئەوەی کە خریجێکی مامۆستای خریجێکی پەروەردەی تایبەت ئەیکا لەوانەیە بە من نەکرێ ئەوان شتی دەوئینی خۆیان خوێندو ئەلمویم بۆ ئەمە من توانیومە هەر ئەو کتێبەی من
بدرێ بە مامۆسایەکی پۆل ئەتوانێت بدرێ بە دایک و باوکێکی بەڕێز ئەتوانێت لە ماڵەوە چۆن هەڵسوگۆت کرد پا لەگەڵ مناڵە ئۆتیزمەکەیە یا ئایدیێژدێکە ئاسانکاریەکە پێشتر شتانە نەبوو یا لە ناو باخچەکە ئێستا ئەو پرۆگرامە دانراوە دەورە ئەەکەینەوە بڕیارە دەورە بکەینەوە بۆ مامۆساکانی باخچەکان هەموو باخچەکان ئەوەی بەڵە هەموو باخچەکان نەگرێتەوە جارێ وەکو هەڵی ئەبژێرن بۆ نمونە لەوانەیە هەڵەبجە دوو باخچە ئەوانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایب خۆ لە هەموو باخچەیە کە مناڵی خاوەن پێداویستی نییە ئێمساڵ ڕێژەی منداڵی تایبەت زۆرە بە تاکید من ئەگەر شتێک بڵێم لەوانەیە خراپ بێ باخچەمان هەیە سێ مناڵی ئۆتیزمیتیایە مامۆساگەش بین سڵای خۆی گەورەتان لێ بێ ئەگەر خۆ ناسانێکمان بۆ بکەین مامۆساگە سلااوتان لێ بێ من مامۆساگەش بن محەممەد قەرەداغی ڕاهێنەر پسپۆری پەروەردەی تایبەت ماوەی نزیکی 4 ساڵە مامۆسای گرێبەستم تازە بوون بە گرێبەست لە قوتابخانەی حکومی وەک مامۆسا کارەکەم زۆر باشە بەڵێ مامۆسا گەرێسەر مادەما تۆ مامۆسای پەروەردەی تایبەتی ئەرکەکانتان دیاری کراوە کەچی بۆ نمونە لەو قوتابخانەی کەلێ منداڵی تایبەت لێ تۆ ئەبوو شێوازە بۆ نمونە سەرافەتی ئەو منداڵە تایبەتانە دەکەی ئەمە ئەرکەکانتان دیارە بەڵام هەز دەکەی گرفتانێکان لە بەردەمتاندا ینی لەو ئەرکە پیرۆزێکە دەتانەوێت جێبەجێ بکەن ساتان بکەنەوە یاخود تاوی ئەو پێداویستیانی کە لە ژوورێکی سەرچاوە ژووری سەرچاوەتان هەیە پێداویستەکانتان لە تەواوەتی هەیەوە تێگەم سەبارەت بە ئەو ژینگەی کە ئێمە تیاین ئەو ژینگەی کە مناڵی تایە تا ڕادێک ئەتوانم بڵم هێشتا نەگەشتوتە ئەو شوێنی کە ئێمەمانەیە و خێزان ئێوە ئێمە سەرەتا خۆشمان کە دانراین لە قوتابخانە حکومەکانە خۆمان قوبڵ کراو نەبووین یعنی کە چوینە ئەوێ هەموو کەسپیان سیر بوو هەم ئیدارە هەم مامۆستاکان ئایا مامۆستایەک بێتە ئەم مەکتەبە سوودی چییە یاخود ئیشی چییە هەر سەرەتا ئەوەش نەبوو قەینا لە مەکتەبەکە قوبڵکرێن مامۆستاکان قوبڵی ئەویان نەبوو کە ئێمە بچینە ژوورەوە لەگەڵ مامۆستاکە کە دەرس ئەڵێتەوە ئێمە لە سوچێکی ژوورەکە دانیشین لە سوچێکی پۆلەکە لە تەنیش مناڵەکە تایبەتەکە بکەین ئەیان و ئاسایی نیە ئێمە بەلامان و مامۆستایەکی تر هەبێت هەر اختصاسێک بێت دانیشێ لە دواوە لەگەڵ مناڵێک ئێمە دەرز بڵێنەوە سەبارەت بە وەکو ژووری سەرچاوە 4 ساڵ لەمە پێش ئەو گرفتتان هەبوو وەکو قوبڵکردن ئێستا باشە ینی بڵێ بەراوردی هەر سەرەتا ئەوە قورس بوو 3 ساڵ لەمە پێش بەڵێ سەرەتا ئەوە قورس بوو بەڵام وردە ئەوان ڕاهاتن و وەسعەکە باشتر بووە ئێستا سەبارەت بە ژووری سەرچاوە و ژوورێکی تایبەت کە بۆ ئەو مناڵانە بێ بەداخەوە زۆربەی مەکتەبەکان و ئەو مەکتەبەشی کە منی لێم تا ئێستا نیەتی کە منەوە چەندین ساڵ لەوێم وەک مامۆسایەکی تایبەت تۆ مافی خۆتە جێدەستێکت هەبێ لەوێ شوێنێکت هەبێکە ئەم مناڵانە بۆ وڵاهی ساڵانە ئەگاتە نزیکی 6 مناڵ هەنێ جار 4 مناڵە چکوانێکیان پۆلی شەشن دەرئەچن ئەڕۆن ئەم ساڵیشە تا ئێستا چکە دەوام نەکات و نازانم منداڵ 6 منداڵ هەبێ و ژووری سەرچاوە نەبێ کە دەڵێت ژووری سەرچاوە زایدەن ژووری تایبەت ژووری سەرچاوە جێ ژووری تایبەت گرنگترین شتە لە مەکتەبێکا کە تۆ ئەم پرۆسەی تێکەڵکردنە هەبێت سەرەکیترین شت کابێ هەبێ مامۆسای پەروەردەی تایبەت و لە هەمان کاتا ژوورێکی تایبەت هەم بۆ مناڵەکە و هەم بۆ مامۆستاکە تاکو بتوانێت ئەو ژینگەی فەراهم کا بۆ مناڵە ئەو شتانێک کە پێویستێتی فێری بکە یاخود پێی بگەێنێت زۆر باشە ئەلو منداڵانەی کە لە بەردەستتدا بوون هیچیان بڵێ گرفتی شڵۆژانی فێربوونیان هەبوو بۆ واتای پرسیارەکەم بۆیە ئایا ئەو سیستەمی منهەجێک کە لە بەردەستدا هەیە هەست دەکرد ینی بڵێ ڕەچاوی منداڵانی تایبەتیش کراوەتیایدا سەبارەت بۆ منهەجە نەخێر منهەجێکی گشتی ئەخوێنێت یعنی ئەوە نییە بڵێ ئیدارە یاخود پەروەردە ئەتوانم بڵێم مامۆستا زۆر دەستکراوە نییە لەوەیە مامۆسای تایبەت دەستکراوە نیە لەوەیەکە ئەم منهەجە جیا کاتەوە چکە ئەو کاتەوە بێت تۆ خۆت تاقیکردنی مناڵەکەی بەسەر پەرشتی تۆ تاقیکردنەوەکە بکرێت لە بەرەی زۆر کات دەبینی مناڵەکان زۆر و تۆ فریا ناکەوی ئەم هەموو بەجارێک بکەی کاتی ئیمتیحانات بە تایبەت ئێمە ئەتوانین ئەو دەرفەتە زیاترە بۆ مناڵ بڕەخسێنین و هاوکاری بین هاوکارێکەمانە ئەوە ناکە تۆ ئاسانکاری بۆ مناڵاکەی تو پێ ئەڵی تۆ پێوتنەوە نا بەڵام تۆ ئاسانکارێک لەم پرسیارانە لەم سوالانە بۆ مناڵە ئەەکەی بۆی ئەخوێنیتەوە ئەو شێوازە ئامەی کە مامۆساکە هێتە ژوور ئەسیلەکە ئەخوێنێتەوە مناڵە تایبەتەکە بۆ شێوەیە تێ ناگا بەسەری ئەی ئەڕات و هێت مامۆسا بەهجەتی ئەو پرسیار مامۆستا بەهجەتی بکەم مامۆستا بەهجەت گوتی سیستەمی تێگەشت پەروەردە لە بارنیە بۆ منداڵانی تایبەت باشە وەکتی سەرپشکی ژانی بۆ نمونە نەکراون لەوەی کە مامۆستا بیەوە مامۆستای پەروەردەی تایبەت لە قوتابخانەیەک ئەو منهەجەی لە بەردەستدا سادەی بکاتەوە دەتوانێت دەست خۆش مامۆستاگیان مامۆستا ئەسکە خۆی ئەمە ئەفوو لە 12/2/2023 لە وەزارەتی پەروەردە
لەگەڵ بەڕێز مامۆستا نورەدین عوسمان لەگەڵ ستافێکی زۆر بەڕێزە هەستاین بە گۆڕینی پرسیار بۆ سەرجە مناڵی خاوەن پێداویستی بە نۆفیئە ئێمە نۆفی ئەمان هەیە ئۆتیزم و ADHD و داون و ئەوانە نۆفیئە پرسیارەکان هەڵبژاردن ڕاست و هەڵە بۆشایی هێڵ بۆ ڕاکێشان ئەمە پۆلی چواری بنەڕەتی حتا سەرەوە ئەگە منهەجەکە قورس بێ مامۆستا منهەجەکە قورس بێ با پرسیار هەر بۆنمونە تایبەت دابنرێ منداڵ تایبەت ئێستا ئێمە چیمان کردووە ئێمە لە هەڵەبجە بەڵێ شێوازەکەی ئێمە فەرقی هەیە مامۆستا هەناسە مناڵێکی داونی هەیە بەڵێ مامۆستا هەنسک من هەر هەناسەی بێڵم زۆر باش هەنسخان مناڵێکی داونی لایە چۆن پرسیارەکەی بۆ بکەم بە هێڵ بۆ ڕاکێشان زۆر باشە کاتە منداڵێکی داون منداڵێک ئۆتیزم منداڵێکە گرفتی شڵەژانی فێربوونی هەیە هەرەکەی بە پێی حاڵەت و بە پێی ئاست و بە پێی تەمەنی ژیری منداڵەکە پرسیاردا پرسیارەکەی چۆنە بۆ نمونە هەناسەگیان مناڵێکی ناوی محەممەدە داون سندرۆم بۆ لە پۆلی شەشە چۆن پرسیارەکەی بۆ ئەەکەم هێڵ بۆ ڕاکێشان هی بابەتەکەی بۆ ئەەکەم بەچی ڕسمێکی هەناسە دانێم ڕسمێکی سەی دانێم ڕسمێکی براکەی ڕسمێکی خوشکەکەی چوار ڕسم لێرا دانێم بەپی ئەم شێوازەی خۆم بەپی ئەمە چوار ڕسمەکە ئەڵێ محەممەدیان کامە باوکتە ئاڕوونکردنەوەشی بۆ ئەبێ بڵێ کامە داون ئۆتیزم چۆن ئەتوانێت پرسیارێکی وەکو مامۆستا فەرمووی پرسیارێکی ناوپۆل بکە ئێستا ئێمە لە هەڵەبجە بۆ ئۆتیزم شێوازێکە بۆ ADHD شێوازێکە بۆ نابینا بۆ نابیست بۆ ناگفت بۆ هەموو شێوازەکان بەم شێوازە پرسیاری پۆلی 4 و 5 و 6 و بە شێوازی ڕسم شتەکانمان بۆ تەرتیب کردووە. مامۆستا گەشتبن ببەخشە مامۆستاگەیمان کێ بکەنەوە کوتی لە هەڵەبجە طبعا پێشتر بینیمان هەندێک چالاکی دەکا هەڵەبجە جیاوازە لە تەواوی ناوچەکانی تری کوردستان بەپێی ئەو گروپ چات و برادراتێکە لە ناو مامۆستای پەروەردەی تایبەتەتان تۆ ئاگاداری تەواوی مامۆستایانی پەروەردەی تایبەت پارساڵ کە خوێندن تەواو بوو هەرەکەی بەپێی ئاست و قۆناغ و تەمەنی منداڵەکە پرسیاری جیاوازی بۆ دانراوە یعنی حەز دەکەی کە بۆ نمونە ئەم شتە جێبەجێکراوە نەخێر ئەو منهەجەی کە مناڵ ئاسایەکە خوێندوتی هەمان منهەج وەکە تایبەتەکە خوێندێتی کە ئەمیش تاقیکردنەوەی تیا کردووە خۆشبەختانە ئەمە وای نەکردووە کە مناڵە سەرکەوتونە بێ سەرکەوتووە بەڵام وەک مافی خۆیتی کە ئاسانکاریکی بۆ بکرێت بە شێوازێکی ڕوون سەبارد بۆی کاڵێت من منهەجەکەدا ئەندێ ئاماژە بە وێنەی باوکی بکات بیکرێنێ لە پرۆگرامی خوێندناشتی وەمان نییە ئەوەکەی لە پرۆگرامی مامۆستاگرفتەکەی لە مامۆستاشم پرسی با منداڵەکە ڕۆژانە لە پۆلەکەیدا بێت ئەم منهەجە قورسە ئاخر دەیبوون منە فێربوونی ژمارەکان فێربوونی ئەلفبێ خوێندنەوە ئەوە فێری ژیانکردنی ناکە فێری ئەوەی ناکە کە ئەم منداڵە تایبەتەکە منداڵێکی ئاسوودە بێ منداڵێکی متمانە بۆ خۆ بێ منداڵێک بێ بتوانێت بەسەر کێشەکان دازاڵ بێ منداڵێک بێ ژیانکردنی خۆی بکات وانە کاتە گەر ئەم منهەجە قورسەی بە مێشک و بە جووی داچوو با هەر پرسیارەکانی ئاسان بگرفتەکە لێدا مامۆستا بەهجەت وانە کاتە تۆ دەڵێی بۆ نمونە لە تاوی ئەو برادرانەی کە مامۆستای پەروەردەی تایبەتن ینی نەکراوە بەگشتی ئەو شتە نەکراوە کە بەشێکی کە من بیستوە بەڵام ئەتوانم بڵێم بەشێکی زۆریشی ئەڵێ هەر منهەجەکە ئاسایی بۆ بەڵام ئێمە ئاگاداری ئەو بین کە پرۆسی تێکەڵکردن ئەبێ مناڵێک بەشداری پرۆسی تێکەڵکردنکە کە توانای فێربوونی هەبێت ئەم مناڵی کە تۆ سێرەکەی نەتوانێت قسەکردنی هەیە نەتوانێت کۆمەڵاتی بوونی هەیە نەتوانێت ئەوەی هەیە کە تەرکیز کاتە سەروی کە ئەم مامۆستا هەر ئاگەی لە کلاس هەر نییە ئاگەی لە پۆل هەر نییە کەواتە ئەم مناڵە ڕاستە مافی خۆیتی کە بێتە پرۆسی خوێنەوە بەڵام ئامادە باشی بۆ نەکراوە پێش قۆناغی خوێندن ئەوەی کە سەرەتایە بۆ مناڵەکە تێکەڵ بە مناڵ بێت ڕاستە پرۆسی خوێندن و پرۆسی تێکەڵکردن سەرەکی ترین ئامانجی ئەوەی کە مناڵی پەروەردەی تایبەت تێکەڵ بە مناڵی ئاسایی بێت و ئەو جیاوازیە نەمێنێ و ئیسفادەیان زۆر کردووە ڕەفاقەت ئەکەن ئێستا بەڵام تۆ چی ئەەکەی لەگەڵ ئاسی مێشکی ئەم مناڵەیە کە هێشتا نەهاتۆتە ئەو حەدەی کە وەک هاوپۆلەکەی خۆی بە شێوەیەکی ڕوون یان هەر بۆ شێوە ئاسایی کە ئەوان وەرێگرن ئەمیش وەریگرێ جا لێرە ڕۆڵی مامۆستای پەروەردەی تایبەت ئەو منهەجی کە لە پۆل ناتوانێت ئیسیحابیکە وەریگرێت بەڵێ هەزمیکرێ مامۆستای تایبەت ئیشیەوەیە کە ئەمە لای ئەم خوێنکارە ئاسانکە بەداخەوە لە زۆربەی شوێنەکان کە ئەبینی مامۆستای تایبەت وەک چاودێر سیر ئەکرێ بەڵام مامۆستای تایبەت پسپۆڕە یعنی ئەزمونێکی باشی هەیە پسپۆڕێکی باشی وەرگرت لە ڕووی علمیەوە ئەتوانێت گۆڕانکاری لە مناڵەیە بکات ڕاستە هەنێ مناڵمان لایە ڕەنگە 100% چاک نەبن باشە بەڵام تیاتی گۆڕانکارێکی وای بینیوە کە زۆر بەرچاوە زۆر هەستی پێکرێ و قۆناغەکانی بڕیوە هەنێک کات بەبێ یارمەتیدان و مناڵی ئۆتیزمیشمان لایە من خۆم لە مەکتەبەکە
بڕواکە مامۆساونە زیرەکە کە ئەچیتە لای ئەڵێ نابێتە لامەوە ئۆتیزمیشی هەیە زۆربەی کات نمرەکانی 55 یعنی نمرەکانیشی زۆر باشە مانای ئەوە نیە کە مناڵەکە ئۆتیزم بتوانای فێربوونی نییە مانای ئەوەش نییە کە ئاستەنگی فێربوونی هەبوو تاوئیتر هەر دەرەچێ ئاستەنگی فێربوونمان هەیە لەبەرەوەی ڕێژەی زەکای ئاستی زیرەکێکی کەمە توانای فێربوونی محدودە کەمە ئەو شتێک کە ئام وەرەگرێ ئەم لەوانەیە بەشێکی کەمی وەرگێ ئاتە ئەمە جیاوازی فێربوونە مامۆستا با پرسیارەت لێ بکەم مامۆستاوتی بۆ نمونە ئەو سیستەمەی ئەو منهەجێک کە لە بەردەستدا هەیە لەوانەیە کۆمەڵێک منداڵکە بە منداڵ تایبەت تەشخیص کراون هەزم بکرێت بەڵام کە منداڵە قسەنەکە تەواصولی باش نەبێ منداڵێک ئێستا کۆنتترۆلی جوڵە و تەرکیز و ئاگایی ئەو شتانەی نەکراوە ینی بە پێی لیژنەکە ینی کەواتە ئەم منداڵەش هەر بۆ ئەوەیە کە دەبێت بەشداری امتحانات کە طبعا ئەگەر دەرچوو بۆ پۆلی چواریا خۆت سیستەمی پەڕینەوە چی شتێک ینی جێبەجێ بکەین بڵێ من حەزم کرد باسی ئەوە بکەم بۆ نمونە کە لیژنە دەستنیشانیەکە لیژنەکانی ئێمە ئەڵێ چی ئەڵێ ئەم مناڵە پەروەردەی تایبەتە و پێویستی بە مامۆستای تایبەت و پرۆگرامی تایبەتە بەڵام لێرە ئەوە زۆر گرنگە کە دیاری بکرێت بۆ نمونە ئاستەکان دیاری بکرێت و بنووسن ئایا ئەو مناڵە بۆ ناوەندەکانی خوێندن ئەشێت ئەگونجێت یان تێکەڵاو بێ ئێمە بڵێن ژووری سەرچاومان هەیە کە تەوەکەری ناوپۆلە ئەوەی کە لە ناوپۆلا ناتوانێت لە ژووری سەرچاوەیە ئەوە قەرەبووی بۆ ئەکاتەوە بەڵام لێرە ئێمە پێویستمان بەچی ئەبێت پێویستمان بە ژوورێکی تایبەت ئەبێت پۆلێکی تایبەت جیاوازە زۆر باش بڵێ جیاوازە بۆ ئەوانەی کە توانای فێربوونیان نیە خوێندنە نووسینە بەڵام مەبەستمان لێرە چییە تێکەڵاوبوونەکەیە تێکەڵا چونکە ئەو مناڵە تۆ لە پۆلێکا داینەی ئەو توانای نەبێت کە فێر بێت مناڵەکەش عەزیەتی ئەبێت بێزارە بێ بۆیە زۆرێک لە مناڵەکان لە پۆلاکەدا ئەنیشن لەبەر ئەوە شوێنەکە بۆ ئەو گونجاو نییە سەیرەکەی سترێسە بێ هاوارەکە بێزارە بێ پۆلەکە لە خۆی و لە هاوڕەکانیشە وایە تێکی ئەیە بۆ لەبەر ئەوە ژینگەکە بۆ ئەو گونجاو نییە بەڵام ئەگەر بێت و لە لیژنەکەیە دیاری بکرێت بڵێ ئەو مناڵە بۆ ناو پۆلە پۆلی ئاسایی بە هاوکاری مامۆستای تایبەت ئەتوانێ یان ئەوە بڵێن ئاستەکان دیاری بکرێت لەگەڵ ژووری سەرچاوی ئەتوانی دانێ یان ئەو مناڵە بۆ پۆلی تایبەت لێرە ئێمە ئیشەکەمان ئاسانە بێت زۆر باشە ئەم هەماهەنگەی نێوان وەزارەتی پەروەردە لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی هیوایەک دەبەخشێت بە خێزانەکان ئەگەر هەرچەندە ئەم ساڵیش درەنگە چکە زۆر خێزان ڕاتەی مامۆستا باوەش ئاماژە پێ بکەین دایکەیە دەڵە بە هەموو هیوای و بە هەموو ئاواتمەوە ئەوە کە یەکەم ڕۆژی قوتابخانە کاتێک منداڵەکان دەچن بۆ قوتابخانە منداڵی میش خۆزگە وەرگیرابە ینی هەموو ئاوات و هیواکانی لە یەک ڕستەیەک لێک هیوایەکدا کۆ کردبێت ینی ئەم خێزانە بە تەواوەتی گرفتدارە ینی پێویستە بۆی کە دەستگیری ئەوەسێتە سەر حاڵەتی گرفتی مناڵەکە بە گوێری ئاستەکەی زۆر باش حاڵەتی تون کاروباری کۆمەڵاتی حاڵەتی ماناوەند و پێی تەمەنی وەزارەتی بەڵێ زۆر جار خێزانەکان ئەمانەیە هەماهەنگ بن لەگەڵ مامۆستای سەرناو قوتابخانەیە و ئەمانەیە هەماهەنگ بن بەیەکەوە بۆ نمونەوەی لە قوتابخانە کراوە لە ماڵە دووبارە کاتەوە لەگەڵی ئەڵێ دووبارەم کردەوە بەڵام لەواتێ دایک و باوکەکە زۆر جار لەگەڵ یا دووبارە نەکەوێت لەواتێ لی نەزانێت لەواتێ بڵێ مناڵەکەی من حەزم لێ بەڵام ئەم مناڵە زەرور نییە بۆ قوتابخانە ئەم مناڵە بەکەڵک نایە بۆ قوتابخانە نەک بەکەڵک نایە ئەم مناڵە جێگەکەی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە هەم بەڕاستی ئێمە ئێستا لە هەماهەنگیان لەگەڵ کار و کاروباری کۆمەڵاتی ئەو مناڵانەی بەکەڵکی قوتابخانە نایەن ئەم مناڵانە بکێتە ناو کار و کاروباری کۆمەڵاتی و لێ لە سنتەرێکە ئیشیان لەگەڵ بکرێت شەر نییە مەرج نییە ئەو دایک و باوکە حەزی لێبێ ئەبێ بەبێ گوێری زەرورەتی مناڵەکەی توانای قابلیەتی ئەوەندەی هەیە ئەین لەوە زیاتر چاوەڕێ لەو مناڵە ناکرێ بتەوێ ئەوەی کە دایک و باوکە خۆی حەزی لێ لەبەرەوەی مناڵەکە تواناکانی ئەوەندەیە لەوە زیاتر نییە اینجا دایک و باوکیش ناتوانێت دەستنیشانی مناڵکە ئەم مناڵە بۆ قوتابخانە بێ یاخود بۆ قوتابخانە نابێ یعنی بەڕاستی ئەمانە کۆمەڵێک گرفتن ئێستا لە ناوەندەکانی خوێندنە یعنی ئێمە لەگەڵ 200 قوتابخانەیە لە ناو بەڕێبەتی گشتی پەروەردەی سلێمانی و لەگەڵ مامۆستای بەڕێزا ئێمە هەماهەنگین ئاگامان لە ئیش و کاروبارەکان چۆن ئەڕاتەڕێەوە لەوەیە کۆمەڵە پلانی باشیشمان دانابێت بۆ ساڵی ئایندە بۆی بتوانین ئەم گرفتانی کە هەیە لە ناو بەڕێبەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ بابەتی خاوەن پێداویستی تایبەت کە چۆن یعنی بڵێن سەپۆرتێکی باش ئەکرین ئێستا ئێمە ژووی سەرچاوە ئێستا میدیای پزیشکی هاتۆتە پێشەوە بۆ نمونە ئیشی زۆر بە باشیەکە بۆ ئەوەیە بۆ نمونە ئەو ناوی ئەو شوێنە تێنا ئەگەر ئیش لەسەر
دەوڵەمەندکردنی ئەو کەرەستانە بکە کە لەناو ژووری سەرچاوەکانی بۆ من چوارچەوەی پەروەردەی سلێمانی بکە ئەی قەزا و ناحیەکان ئیدارە پلانمان هەیە ئەوانیش کردوانەتە ناو پلانەکەەوە ئەگەر لێ بووینەوە لە ناوەندی شاری سلێمانی ئێمە ئەچین بۆ نمونە بۆ چەمچەماڵ بۆ دوکان بۆ سەیسایق بۆ مشارە زۆر پێنجوێن چوارتا قەرەداخ دەربەنی خان پلانمان هەیە کە ئەوە تەواو بوو بە گوێری ئەوانەی کە ئێستا بەردەوام لە هەماهنگگییان لەگەڵ بەڕێوەبەرەکانە بۆ نمونە ئەو قوتابخانانی کە ژووی سەرچاویان نییە بە گوێری بڵین ئەو مناڵانێک کە هەیەە ئەبێ ژوورێکمان بۆ دابین کەم بۆ ئەوی ژووی سەرچاو بۆ قوتابخانانە دروستکەین ئینشاڵڵا پلانمان هەیە بێگومان بلەواچێ مامۆسای بەڕێز لەواچێ بە جۆرێ لە جۆرەکان بڵێ پەیوەندی علاقاتمان هەیە لەگەڵ هەماهنگگی لەگەڵ قوتابخانەکانە ئێمە ئەم ساڵ پلانەکە مامۆسای پەروەردەی تایبەت و 4 منداڵیان 6 منداڵی تایبەت هەبێ ژووری سەرچاوی قوتابخانەیە مامۆسا ئاسکە تازە کراوەتەوە هەنێ قوتابخانە هەیە تازەیە بەڵام ئێمە زۆر لەوەین کە بۆن منە ئەم دوو قوتابخانە هەیە سێ تەلەبێ هەیە سێ خوێنکاری هەیە سێ قوتابی هەیە ئێمە ئەمانەیە چۆن ئەم دوو قوتابخانەیە بکەین بەێکی بەقوت ئێستا لە پلانی ئەوەین دوو مامۆسادانین بۆ قوتابخانەیەک دوو قوتابخانە بۆ لە نزیک یەکتر هەبێ ئەم دوو مامۆسایەوە و ستافێکی بەقوت ستافی بتوانن لە قوتابخانەیەکە کار بکەن بۆ ئەی بتوانن کاریگەریان زۆر دەستەکان خۆش باەک پرسیار بکەم ئەمە دەچێتە قالبی ئەوەی کە بۆ منە منداڵێکی تایبەت لە قوتابخانانی مامۆستا گەشتبین و هاوشێوەکانی هەیە تەنها مڵکی مامۆستا گەشتبین نیە منداڵ تایبەتەکە مڵکی تەواوی دەستەی کارگیری قوتابخانەکەشە بڵێ اینجا ئێمە ئیشمان لەسەر ئەوەش کرد لە پارەوە کتابی ڕسمی تعمیممان کرد نردمان بۆ قوتابخانەکان داوا لە بەڕێوبەرەکانمان کردووە وتومانە پێداویستیەکانی ژووری سەرچاوە بۆمان بنووسن جوابمان بنەوە بۆ ئەوەی بۆتان دابینکەن چونکە ئێمە وەکو مامۆستا بەهجەت فەرمووی هەمانە بەشی خۆمان هەیە لە پەروەردەیە ئەگەر بێت و بڵین ئەو ڕێکخراوانش ئیشمان بۆ نەکەن بۆ ژووری سەرچاوە ئێمە وەکو پەروەردە ئەتوانین خۆمان ئەو پێداویستیانی ژووری سەرچاویان بۆ دابینکەین هەر لێرەوە پێیان ئەڵێن ئینشاءڵڵا هەموو قوتابخانەکان ئەوەی کە پێداویستی ژووری سەرچاوی نییە ئێمە سلێمانی و ناوەی سلێمانی مامۆساگانیانی شتێک هەیە پێویستە ڕاستکردنەوەی بۆ بکرێ بابەتی پەروەردەی تایبەتە مامۆسای پەروەردەی تایبەت داناو لەناو قوتابخانەکانە ئەبێ مامۆسای پەروەردەی تایبەتە هەموو شتێ بکا بۆ ئەو مناڵانە بەڵام ئێمە شتێک هەیە کە پێویستە ئاگاداری بین مامۆسا ئێمە کۆمەڵ ستانداردمان هەیە ئیشی لەسەرەکە جیاوازی تاکایەتی مناڵ ئایا مامۆسایەکی پەروەردەی تایبەت لەناو ناوەندێکی خوێندون لەناو قوتابخانەیەکانە بێ ئەی ئەو قوتابخانەیە چی بکە کەواتە ئێمە جیاوازی تاکایەتی مامۆستا کاتر بێ ئەو کەسا پسپۆڕەکەی بۆ منە تەربیە بێ پەروەردەی تاوکە بێ پەروەردەش کاتر ئەم بابەتە هەموو ئەرکەکە ناکەوێتە سەرشانی مامۆسای پەروەردەی تایبەت مامۆسای ئاسایی ئەو شتێکە خۆی پێی نەکرا اینجا ئەیدا بە مامۆسای پەروەردەی تایبەتەکە ئەمە ئێستا فێربوونە لە ناو ناوەندەکانی خوێنە بەداخەوە کە مامۆسایەکی ئاسایی ناو ناوەندێکی خوێنکارێک ئاسی باش نییە کە ئێمە ئاگادارین کاریگەریەکانی کۆڕۆنا چەند ساڵ بایکۆت ئەمە کاریگەری لەسەر مەسەلەی مناڵ دروست کردووە ئەمانەوەی لە کاڵێکی مناڵەکە پەروەردەی تایبەتە دایکەکە زۆر نایزانانی مامۆساکە زۆر نایزانانی یعنی مامۆسا ئەمانش کاریگەریەکانی اینجا شتێکی تیژ مامۆساکە پێویستە لێرە ڕوونکردنەوەی بین بابەتی دانانی پرسیارەکانی یعنی تۆ ناکرێ پرسیارێک کە مادەم بۆ مناڵێک بێ بۆ مناڵێکی تر بێ بابەتی پەروەردەی تایبەت جیاوازی تاکایەتیە مامۆستا بە سەریقەی خۆی لێزانی خۆی بە هەماهنگ بوونی لەگەڵ مامۆستای ئاسایی بابەتەکەی ئەتوانێت پرسیاری بۆ دانێن نابێ پرسیاری ئەم لە پرسیارێکی تر نابێت لەمە لە وەزارەتەوە شۆڕکرد ئەمە پرسیارەکە بێت نابێ منهەجەکەی لە منهەجی وەزارەتی پەروەردەی مناڵانە جیاوازی تاکایەتیان هەبێت اینجاکانە دێمە لایتەوە کاخەباتمان بەخشە درەنگ هاتن لای جێرا ویستم گرفتەکان بێکەوە باس بکەین اینجاکانە بینە لای بەڕێز باوکی منداڵێکی تایبەت ئەگە خۆناسانمان بۆ بکەی وەک چەکەشمان پێم ناسێن کە تەمەنی چەندەوە تا چەندی خوێندووە من ناوم خەبالەتیفە باوکی خوێنکارێکی ئۆتیزمم لە پۆلی حوتە ئێستا بەسەم ساڵ دەرنەچوو چکە ئەویش مامۆستاکان مقاسیر بوون خاستە مدیرەکەی چکە پێش ئەوەی کە ئیمتحانی سەری ساڵ بکرێ هەردوومان بەس ناوشتیامێنە باش دوو چلونەتیە بە نەکەوە 50 دوو چلونۆ نەکرا بە بە شەرتێکیش منداڵەکە تەشخیص کراوە کە حاڵەتی ئۆتیزمی هەیە ڕوون بێت من ئاگاداری کەیسەکەمە بەڵێ ینی باوەڕکەم ئەسخەقان ینی کەشکەی منسەن لە چی مامۆستایە ینی
هەتاکو زەختم لە وەزارەتی تەبعاً پەروەردەیرە هیچی بۆ نەکردم بەڵێ بە خوێنینە ئاسایشەوە چکە من ئەماوەکو بەڵگەی لێم با منداڵەکەت باسکەین خاتونی کچێت سنتەری ڕاهێنان پێش وەختە بینیوە؟ بەڵێ بەڵێ لە ئەمن بۆ کاتە سنتەرەکە زۆر باشە باخچەی ساوانشی بینیوە؟ باخچەی ساوان نە باخچەی ساوان نەبینیوە و هەتاوەکو قۆناغی حوتی بنەڕەتیشی خوێندووایە؟ بەڵێ بەڵێ زۆر باشە چکە من بەڕاستی لەم مەکتەبێ لەوە چەم ساڵ نێننی نێرمەوە بە حەقەت لەم کەناڵۆ ڕای چونکە ماوەتەوە نیە دەرنەچووە مامۆستای پەروەردەی تایبەتی لێ بوو قوتابخانەکەی تایبەتیانە بوو ئەستەن زەختم لە وەزاری نەدەتوانی بیگوازیە و بۆ ناوچەیەکی تری لە لێتان نزیک بێت پۆلی حوتە خۆ دەزانین لێ کۆتا 6 مناڵ وتیزم کێشەی نییە بەڵێ بەس لە پۆلی حوتەوە کێشەی بۆ دروستە بێت ئەوەیە تا شەشی بنەرەتی مامۆسای پەروەردەی تایبەت هەیە کە چووە لە ناوەندی ئەن لە بنەڕ لە حوت و هەشت نییە؟ بەڵام ئەمە حاڵەتەکان یعنی مامۆستای گرێ بەستمان کەمە لە ناوناوەندەکان زۆر باشە ئەوەی کە زۆر بەڕاستی ئیشی لەسەر کردی 1 تا 6 و دوای ئەوە ئێمە ئەوەی کە ئیشی لەسەر بکری عفو 1 تا 6 قوتابخانە بە هەموو سلەیمانی مامۆستای پەروەردەی تایبەتی لە پۆلی حوت و هەشت و نۆ سوودمەندن لێ ئێمە کۆمەڵێک گرفت ینی بەڕاستی بە ئینسافی شۆ بڵێن بەڵێ ینی مناڵ کە چۆ 1 تا 6 کۆمەڵە شت هەیە بێت تی پەڕاندە بێت کە چۆ حەوت بۆنەوە ئەبێ مناڵی اعتماد خاتە منداڵێک ئەمە ئیشی مامۆستای خوێن بێت بنووسین و خوێندنەوەی باش بەرهیچ نەبێت و متابعی ئیشەکەی کاک خەباتیشمان کردووە لە دوورە یان نزیک و ئاگادارین پرسیاری بۆ دانراوە بەڵام ئەم مناڵە لەواتیە پاشخانێکی باشی مەعریفی نەبێت ینی بۆ نمونە لەواتی بە باشی لەسەر نەکرابێ یان بۆ نمونە کۆمەڵی هۆکار یان لەواتی دایک و باوکەکەی بەو شێوە نەبوو بێتن لەگەڵ ئەم مناڵە لەواتی پەرە بە لێهاتووکەیانی نەدرێت لەواتێ مناڵە ئاستەکەی خۆی وابێ لەواتیە پاڵی پەیوەندراوە کە ئەمە ئێستا گرفتێکی سەرەکە ناو قوتابخانەکە بێ ئەم مناڵە دەرچێت نا دەرچوون نییە بەزە مناڵە حازر کرا بۆ پۆلی حەوت ئەبێ ئەم مناڵە مامۆسای ئاسایی ئیشی لەگەڵ زۆر باشە بینێنە دەست مامۆستا خەباتی کاک خەبات دەڵێ کچەکەت لە پۆلی 6 دەرنەچۆن یازت نییە ئەمساڵ بێ پۆلی حەوت وایە لە حەوت دەرنەچۆن یازت نییە بێ باڵام تاشای کەم بۆ نمونە ئیشی ئەو قوتابخانەی کە کچەکەی تۆی لێ بوو هەتاوەکو پۆلی حەوتی بڕیوە تەنها ئەم منداڵی لە قوتابخانەیەشکە لە قوتابخانەکەی پێشووتری مامۆستای پەروەردەی تایبەتی لێ بوو سێ مامۆستای تایبەتیانە بوو ژووی تایبەتیشی هەبوو کە مەسەن شتێکی مەسەن بایان کرد ئەسڵەن ئەو مەکتەبەی کە موکو مێژوو باسێکم لەشێکە لەو مەکتەبانەی کە لە سلێمانیا بەڕاستی دانسقەیە من وەکو نمونە ئەیلێم من ئامێ زیادی لایک بوونی بوو بەڵام مدیرەکەم وە دەسەم مدیرە تەقاوت کراوە بەداخەوە زۆر هاوکار مامۆت مامۆستا مانیاتێکی بۆ بکەنەوەتی بەس تۆش تەقام بکڕە مامۆستاکە خۆشگاتەکەی زۆر باشە یعنی ئەوە زیادگارێکی خۆش لە قوتابخانەکەی بۆ دروست یعنی ئەوە جەوێکی خۆشیان بۆ دروستکە بوو لە ئەفو لە 4 بردم بۆ شچکە من لە 1 و 1 و 2 3 و 4 مەکتەبی حکومی وەری نەگرت وتی بێدایکە بێدانیشە لە پۆلە حراس چیدان کرد ئەو کاتە بردمە بە وایزی ناحکمی ئەو کاتە مەعاشە دراوەکو خۆی کاتی خۆیان یعنی پۆلی یەکی بنەڕەتی 2 3 و 4 لە قوتابخانەی ئەهلی بڕیوە دوای ئەوە لە 5ەوە پەیوەندیتان کردو بە لە 5 لە مەکتەبی حکومیە پێتاوە زۆر باشە بە پرسیارێکی مامۆستاوت بکەم ئەزێنەی مایکەکەمان بگەێنی بە مایکەکە مامۆستا بەهجەت گەورەترین گرفتێکی ئێمە کوتمان بۆ نمونە ئەو گرفتە هەیە کە منداڵ پەڕینەوەی بۆ دەکرێ اینجاکانە لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە منداڵێک تواناکانی هەموو تواناکانی منداڵێکی تایبەت لەوەی کۆ دەکرێتەوە کە دەبێ پێناسەی زانست و کۆمەڵایەتی و بابەتە کوردی و بیرکاری و چی هەموو شتەکان بزانێ اینجاکانە ئەم منداڵ دەتوانێت قۆناغێکی کە بڕێ ئەمان یعنی چۆن چی بکرێ باشە بۆی چاوی ماجەکەم بەڕاستی کە ئەوان نەبن ئێمە نین ئێمە هەمومان خزبەت گوزاری ئەو دایک و باوکانەین بەڵام وەکو جەنابەت فەرموود وەکو مامۆستایان باسییان کرد پەروەردەی گشتگیر بەچی سنتەری پێشوەخت باخچە اینجا ژووری تایبەت مامۆستا هەنزگیان باسی کرد ئەبێ ئێمە هەوڵ بین لە کوردستانە لە سلێمانیا بۆ نمونە ئێسا سێ شوێنی تایە بکرێ بە 10 شوێن هەوڵ بێ زیاتر ژووری تایبەت هەبێ ژووری تایبەت چیە مامۆستا ئاسکەیان ژووری تایبەت 3-4 مامۆسایەنیت لەوێ دایئەنەی یەکێکیانەکەی بە برا گەورەیان بۆ نمونە تۆ بەڕێوەبەری قوتابخانەیەکێتی برایەنی من ئەکرێم بە یاریدەدەر لەوێ مامۆستا هەنسک و مامۆستا شاخەوان و 4 کەسم لەگەڵا بێ لێرە ئیش لەگەڵ ئەو مناڵە ئاکرێ
پێشتر بۆ پۆرتاجیشی لەگەڵاکرەوە بەرنامی پۆرتاج لە پێشوەختایە دوایی لێرە لە ژووری تایبەتە ئیشی لەگەڵاکرێ بە پێی بەردەمیلەکان بزانی لە چیا توانای نییە بۆی باشەکەی بەڵام توانەکانی بدۆزیتەوە دوایی لەوانەی وەرزش هوەر فرۆژگا هەڵگرتنی ئاڵا تێکەڵی مناڵەکانیەکەی ئەمە پێڵێن ژووری تایبەت ئێستا سپاس بۆ ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی میدیای پزیشکی شتێکی بڵێن کوردستان خەریکە ئەو ژووری سەرچاوانە تەرتیب مامساکوتمان شت کراوە هەنگاوی جددی ژنراوە کێشە لە جێبەجێکردنەکەیەتی بەڵام ئایا دەکرێت ئێمە حکوومەتێک کە دەڵێن حکوومەتین ئیشمان لە ئەم دەستی هاوکاری ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوە ینی بە هاوکاری ڕێکخراوەکان ئەم شتە کۆتایی پێ نایێت چارەسەر نابێت لە هەمووی کوردستانە وەسایلی تعلیمی نییە وەسایلی تعلیمەوەیەکانی فێرکردن جاران ئەگەر بیرتان بێ من تۆزێ تەمەنم هەیە جاران لە هەموو مەکتەبێکە خەریتە هەبوو نازانم ئەو شتانە ئەدەواتی بابەتی بیرکاری هەبوو ئێستا نییە ئێستا زۆر زەرورە وەزارەتی پەروەردە یعنی بەشێک دیاریکە بەهۆیەکانی فێرکردن چونکە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە مناڵ بەشت فێرە بێ بە وێنە فێرە بێ بە داتاشۆ فێرە بێ ینی زۆر زەرورە بریتیش کەونسڵ خەریک ئەو بەعزە شتانەیە کرد لە خزمەت یەکێکی کە لە گرفتەکان کە بەجددی ناڕەحەتێک لای مامۆستانی پەروەردەی تایبەت دروست کردووە بۆ نمونە قوتابخانەیەک لە ناوچەیەکی جوگرافی مامۆستایەکی پەروەردەی تایبەتی لێ 2 منداڵی هەیە بەڵام قوتابخانەیەش کار تۆزێک لە ملاترە مامۆستایەکی پەروەردەی تایبەتی لێ 8 منداڵی هەیە یعنی ئەم نایەکسانیی دابەشکردنی منداڵانی پەروەردەی تایبەت بەسەر قوتابخانەکاندا ئەمیشان دیسان ینی وای نەکردووە کە هەڵوێستەیەک هەبێ ئیشێکی جددی بکرێت بۆەوەی لۆدێک لەسەر مامۆستایەکی نەبێت کە هەمان ئەرک و مافیە و لۆدێکی کەمتر لەسەر مامۆستایەک هەبێت ئێمە ئێستا ئیش لەسەر ئەوەکەین وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد قوتابخانەمان هەیە تەلەبەی زۆرە مامۆستای نییە بە پێچەوانش هەمانە ئەوە چی لێکەین لێک شوێنە کۆیەکەینەوە ستافێکی جوان و تۆکمە پێکەێنین بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شێوە ئیشی لەسەرا بکرێت ئەوە ئێستا لە بڵین لە ناو سلێمانیە لە ڕۆژهەڵاتیش و لە ڕۆژ ئاوایە خەریکی ئەوەین کە هاوسەنگی ڕاگرین ئەوە دەستمان پێکردن بە زایدێک سەرجەم قوتابخانە نزیکەکان مامۆستای پەروەردەی تایبەتیەکان یانیان نەوێ مناڵەکانیش ئەوە نەوێ لە ژوورێکی تایبەتە ئێمە بۆ نمونە لە گەڕێکێکە 3-4 قوتابخانەمان هەیە هەمووی پەروەردەی تایبەتی تایە بەڵام سەیرەکە لەوەیە منجایشکردنی مامۆستاکان بەڵێ لێکدانێک بڵێ کوی ئەمەیان باشتر بێت کە مامۆستایەکی یەک مامۆستا کۆنتڕۆلکردن باشترە ینی زۆر باشترە ئیشکردنی ئەرکەکان وانە زۆر جوانتر کۆنتترۆل ئەکرێ زانیاریەکان باشتر بەدەستمانەگە ینی شتێکی زۆر باشە و ئیشمان لەسەر ئینشاءالله یعنی ئێمە بە ئەزمموی کارکردنمان لێرە پێویست ناکە لێرە کۆمەڵەشت هەیە بڵێن لە قوتابخانە ئەهلەکانە کە ئیش لەگەڵ مناڵانە کراوە بە ئەزممون ئەو خوێنکارانەی پۆلی 12 کە دەرەچن ئایا قوتابخانە ئەهلەکانن یان قوتابخانە حکوومیەکانن یعنی با ئێمە بەراوردکاری هەموومان ئێمە خەریکی ڕێخستنەوەی میلاکاتین ئیشمان لەسەر ئەم بابەتە نشکردووە کۆمەڵە شت هەیە لەواسی ئێمە نەتوانی لەم کەن لێرە باسیکەین گرفت هەیە بەڵام ئێمە لە هەوڵی چارەسەرکردنین پلانی بەقوتیشمان و بەهێزیشماندانەوە بۆ ئەو بابەتانە بۆی بتوانین چۆن کۆنتترۆلیکەین و دەستمان خستۆتە سەر هەموو برینەکان و ئیشمان لەسەر کۆمەڵی بابەتی زۆر ئەساسی کردو کە مناڵانە چۆن بەرێتە پێشەوە چۆن ئاسی پەروەردەی تایبەت بەرینە پێشەوە لە ئێستا خەریکی کۆکردنەوەی ئامارەکە الحەمدولیلا ئێستا لەگەڵ مامۆستایانی بەڕێزە هەوڵمان داوە لە هەر دە پەروەردەکە 1970 مناڵمان هەیە 364 مامۆستامان هەیە 75 ژووری سەرچاومان هەیە ئەمانە بە ئاماری دقیق مامۆستا لە بەردەسیاتی ئێمە ئیشمان لەسەر کردو 4مان خەریکی کۆکردنەوە ئێم ئامارە بووینە یعنی شتێک نییە ئیشی لەسەر نەکرای بەڵام لێرە و لەوێ کۆمەڵە شت هەر ئەبێ ئێستا قوتابخانەمان هەیە بە نمونە ئەتوانین لەو شای ئیسلامانە بێنینەوە کە یەکەم قوتابخانەیە بۆ نمونە قوتابخانەی شاد لە ناو قەیوانستیە بۆلی حەوت بۆنەوە کە مؤسیسی دامەزراندنی قوتابخانەی پەروەردەی تایبەت بۆ قوتابیانی پۆلی حەوت بۆنەوە بەڕاستی خۆم دامناوە قوتابخانە هەیە لەو بەرەوە لە شوێنێکی تر قوتابخانەی کاشمەمان قوتابخانە زۆر بە نمونە بێنینەوە مامۆستاجان زۆر بە کورتی باشە ماماشی پێ بکەم کۆی گشتیان کێشان ناتوانن بیگەڕن بۆ ناڕێکی پرۆسی خوێندن ئەم چەندین ساڵە یعنی ناکرێت هەموو کێشەکان بڵین کەم تەرخەمی بوو بێ لەوانەیە لە موئەسەسەکەیان شتێک
لە بەرەوەی پرۆسی خوێندن ناڕێک بووە ئێستا دەوام ئەکرێت لە پڕ دەوام ئەوەستێ بایکۆت ئەبێ ینی ئەو نزیکی 10 ساڵە بەم شێوازەیە دوایەوە کە ئاماژە بواکەین ڕاستە زۆر مەکتەبەکان هەوڵدراوە ژوور هەبووە بەڵام ئەبینی کە ژووری هوەر ئەوە هەر لە سەردەمانی زۆر مەتەلە بووین ئەوە هەبوو بەڵام پرسی پەروەردەی تایبەت و پسپۆڕی پەروەردەی تایبەت لە 2009 بۆ 20ەوە هەیە یعنی لەو کاتەوە خەریکی پەروەردەی تایبەت لە سلێمانی هەیە سەبارەت بەوە کە بۆچی ژوور نییە ئەگەڕێتە بۆەوەی هەم پرۆسەکە ڕێک و پێک دەوام نەکراوە چەند مانگێکی کەم دەوام کراوە نە مامۆستا فریاکەوتو نە ئیدارە فریاکەوتووە و نە پەروەردەش من ناڵێم پشتی هیچ لایەنێک ناگرن بەڵام هۆکارەکان زۆرن ماشت کراوە بەڵام یعنی بەجددی دەبێت ئیمکانێتی ئەوە بەڵام هەر ماوێت یعنی زۆر کات کە دەستپێکی خوێندن من ویستومە دەست پێ بکەم ژوورێکدانین هاوکاری بکەن بەڵام کە ئەمانە محاولەکەن بایکۆ دەست پێکات لەو کاتیایتر کە دەوام دەست پێکاتەوە چەند مانگێکی کەم ماوە تۆ بەس فریاکەوی بەم کاتەکەمە ئەمە نەجە بە مناڵ تەواو کرێ و پرۆسەکە کۆتایی پێمێ پرۆسی خوێندن دەستکان خۆکە خەبات بە زۆر بە کورتی ئێمە کێشێکمان زانێت چیە کێشمەکەم مامۆستاکانە هەیە لەسەر کارچی بۆ داناوە نووسی سێلەدا لەسەر قسەکردن ها کەڵەسێک و تەلەبی ئاسایش منداڵێک توانایی منداڵێک توانایی نەبێت دەتوانی بڵی دەلە دەشی هێنا و هیچی نەنووسی بە لەسەر وەرەقەکەی ئەوە کارەساتە بەڕاستی خلسێلە دی مامۆستایەک داخەبێت بەڵێ مایکەکەمان دێ ئەزت نەبێت مامۆستا منداڵەکە توانای نەبێت لە ئیمتحان دەتوانم من بڵێ مەڵا ئەوە 45 لە 60 هێنا 50 لە 60 هێنا مامۆستا ئاسکەیان قوربانە بم خۆی کارەساتە مناڵێکی ئۆتیزم لەگەڵ مناڵێکی پۆلەکەیە عینی ئیمتحان بکە ئەرزم کردی ئەبێ پرسیاری ئۆتیزمەکە بەش بەو شتە بێ کە فێرت کردووە ئەم مناڵە ئۆتیزمە وەکو ئەو نییە من ڕێک لە ناو وەزارەتی شا باسمان کرد مامۆستا نورەدین و ئەنەمووی دانیشت بوون ئەم مناڵە ئەبێ شێوازی پرسیارەکانی بگۆڕی بیکەی بەڕسم شێوازی پرسیارەکانی بە پێ ئەو ئیشکردن و پرۆگرامێک کە لەسەر منداڵەکە جێبەجێ کردووە خۆت ئەو مامۆستا بۆ نمونە هەناسەخان مامۆسای پەروەردەی تایبەتی ئەو ئازیزەمانە باشە هەناسە نایەت کیمیا و فیزیا ئەوانە بە ئۆتیزمە بڵێ ئەی هاوار ئۆتیزمێک ناتوانێت ئەوە بکە فێری چیەکەی فێری تەوالێت یەک شتی خۆش بۆی گەڕمە مناڵێک دایک و باوکی جابوونە تۆ لای من بووە ڕۆژی 3 جار بردوومە بۆ تەوالێت خۆم پاکم کردووەتەوە بە شانازیەوە ئەو مناڵە وای لێ هات پاک و تەمیسترین مناڵە خۆی دەزەشەوە خۆی یەکێکە لەوانەی پار ماراسۆنێک کرا لە خوڕماڵ بۆ پردەکەی زەڵم پلیسێمیێنە مەلەوانە ئەم مناڵە ئەبێ فێری ئەو شتانە شتەکان فێری پێڵاو لە پێکردنی کە دوو لە ڕووجانابتان فێری شتەکانی ڕۆژانەی بکەی فێری ئەو شتە خەتەرەکانی بکەی کەوتت ئۆتیزم ئەم ئۆتیزمانە ئەبێ بڵێ شەبەنگی ئۆتیزم هەمانە ئەتوانیشی لە پۆلە وەکو پرۆگرامی مەکتەبی هەژ ناتوانێت یعنی بەڕاستی ئەوە کفرە جارە من زۆرم پێ ناخۆش بوو مامۆسایەک چلوونۆی بۆ هێناوە بۆی خۆی قوتابیەک ئەگەر توانی 45 بێنێ بەخوا توانێت 50 بێنێ ئەوە دەرەجەی ئیحراجی تایبەت نییە بەڵێ ساڵیشمان لەسەر پۆلی 9 کردبوو لە کاتی تاقیکردنەوەکانە ینی مامۆستا و چاودێرمان بۆ داناوە ینی ئەوە شتێکی زۆر گەورە ینی تەلەبەی تایبەت کە لە قۆناغی 9 بێت دیسان بەڵێ ئێستا لیژنەمان کردێتەوە ئێستا دامان ناو مامۆستاشمان بۆ داناوە ئێستا لە لیژنەیە بۆ پۆلینۆ بۆ پۆلی 12 ئەو مناڵانەی کە پەروەردەی تایبەتن یەن بۆ پەروەردە بۆ لای ئێمە لە گشتێکەیە دائنیشن تاریخەکە یعنی بڵێن بەروارەکە دیاری ئەەکەین پۆلینۆیەکان لەو بەروارەیە لە لامان بن کە مناڵەکان یەن بۆ لای ئێمە وەکو لیژنە دانیشتوین هەڵسەنگانی بۆ ئەەکەین ئایا ئەو قوتابیە پێویستی بەوەیە کە چاودێر یان مامۆستای بۆ دامڕێ لە کاتی امتحانی کۆتاییە پۆلی 12 و هەروەها پۆلی زۆر باشە مامۆستا با یەک شتێکی بابی دەمەدەست یەک شتێکیشمان کرد مامۆستا ئاسکە لێرە ئاماژەی پێ بکەین ئەویش ئێمە کۆمەڵێ مناڵمان هەیە کە پۆلی نوۆی بڕیوە نایەت نەمان کردوتە 10 و 11 توانەکانی و مناڵانەمان پێواوە بزانین ئایا دەستنیشانمان کردین گرفتەکانیمە دەستنیشان کرد زانیمان 10 و 11 بۆ نابڕێ کردمانەتە ناو پەیمانگاکان ئێستا مناڵمان هەیە پەیمانگا هەیە لە سلەیمانی بڵێ بۆ کوێ پەیمانگای چیە پەیمانگای کۆمپیوتەر وەری دەگرێت کاتە پەیمانگای پیشەی هەیە
پەیمانگەی پیشەیی هەیە لێرە ینی بۆ نمونەوە مناڵانم ئاراستە کرد و دایک و باوکان زۆر ڕاوێژیان بە ئەم و مامۆسایان کرد و بزانین ئەم مناڵە تواناکانی لە چیابێت تۆ توانای مناڵەکە مامۆسای ئاسکە ئەبێ لە ڕەوزەوە دەستکەی بە توانای دۆزینەوەی توانای مناڵەکە هەم مامۆستا هەم خێزانەکە هەم لیژنە کە بتوانێت توانەکانی ئەو مناڵانە بدۆزێتەوە هەتا زانکۆ لەگەڵێ بڕۆ بزانین ئا بەکەڵکی 12 ئێستا مناڵمانەیە الحەمدولله لە پەیمانگەی ئەو تەخەڕوج دەستکان قڕێ کاک خەبات کەواتە ئێمە تاوای قسەکانمان لەسەر ئەوەیە منداڵێکی ئۆتیزم گەل لە پۆلی حوتیش دەرەجەیەکی کەم بێنێ یاخود بمێنێتەوە لە ئەو هەڵسەنگانی ئیمتحاناتی کە کردوێتی ئەمەیان بۆ واتایینێک کە ئەم منداڵە هیچ توانە و بەهرە و مهاراتێکی کەینە منداڵەکەی تۆ طبعاً هەندێک زانیاریم هەیە لەسەرەوەی کە وێنە کێشێکی زۆر باشە سەلیقەیە لە ئەوەیدا کەواتە دەتوانانی بۆ نمونە هەر لە ناوەندەی خوێندنەکەیدا مامۆستاکلیف لە مامۆستاکەی بکەیت کە پەرە بەم توانایی بداکە لەوانەیە ئیشکردن لەسەر وێنە کێشان لایانی زمانەوانی لایانی کۆمەڵایەتی متمانە بۆ خۆبوون ئاسوودەی دەروون ئەمانە هەمووی بەدەست دێنێت هەد لە نزیش کە کاتەسەوی تو بلیتی ئەگا بەس ناتوانێت دەڕێ بڕێ بۆ ینی بڵێ باسی ئەوواکە نزیەکەی زۆر باشە مناڵەکەی من لە ڕسمیشە دەستکانە خۆش بێ ڕسمی زۆر لە جوانتە بۆ خۆشم نردەوە زۆر لەمە جوانتریشی کردووە بە ئیشی سناعیشی کردووە بەس کێشەکەی ئێمە لەوایە ینی من خوێنینە ئاساشم تێگەیان لە مۆزە بڕباتی گشتی تەربێشم تێگەیان وتم ئەم مەکتەب لە من و نزیکە مامۆسای تایبەتین تکای مامۆسای تایبەتم بۆ دابیکەن ئیشی کاک خەبات دەتوانێت منداڵەکەی بگوازێتەوە بۆ قوتابخانەیەک لەو 4 قوتابخانانەی کە لە سلێمانی دەمامۆستان پرسیارەکە بۆ تۆی لە 4 قوتابخانانێک کە مامۆستای پەروەردەی تایبەتیان هەیە بۆ قۆناغی 7 و 8 دەتوانێت بیگوازێتەوە بەڵێ ئەتوانی بیگوازێتەوە کە هات سەردانی ئێمەشی کرد پێمان و بەست ئەڵێ دوورە لە لای منەوە ئەگەر تێ مەسلحەتی بکەیت دەبێ بیکە مامۆستاجان دەتوانێت لە ڕێگەی ئێوە کتابێکی پشتگیری پێبێ کتابێکی پشتگیریتان بۆ دەکەن بیگوازێ بۆ ئەو قوتابخانانە ئاگاداری گرفتەکەی کە خەباتین بەڵام کاتەکە زۆر درەنگ بوو ئەم بەڕێزیشان زۆر جار درەنگ قسە ئاکەن ئێمە مناڵمان هەیە کە هێنیانە بۆ فێکرینە ئاسایی یەک ڕۆژی ماوە بۆ ئیمتیحان یەک ڕۆژەکە مناڵ قوتابخانە هەیە هەر بەو شەوە 11 پرسیارمان پێداناوە 11 بابەتی جیاواز بۆ نمونە 10 بابەت 8 بابەتی جیاواز پرسیارمان پێداناون بۆ ئەوەی کە پرسیارەکە هەر ئەو شەوەی کە بەیانی ئیمتیحانات دەست پێ ئەکا یعنی ئێمە زۆر جا دایک و باوکەکان خۆشیان کەم تەرخەمن درەنگ هەیە ئەوەشیان هەیە بەڵام هەز بە گرفتی مناڵ دەستە خۆش بێ دەست خۆش بێ کاک خەبات ئێمە ئەوێمان نەبوو کاک خەباتجان کێشەی چارەسەرکردنەکەی تۆ دەتوانی منداڵەکەت بگوازێ بۆ یەکێک لەو 4 قوتابخانانەی کە لە سلێمانی مامۆستای پەروەردەی تایبەت هەیە بۆ ئاستی 7 و 8 و 9 کەواتە منداڵەکەی تۆ ناتوانێت سوودبەند بێ لە قوتابخانەیە کە مامۆستای پەروەردەی تایبەتی لێ نەبێ وایە کاتە توانێت کێشەکە چارەسەر بکرێت بۆ شازێ بەڵێ گرفتەکەی بۆ چارەسەر ئەەکەین تۆزە درەنگ بە بابەتەکە خۆی بە پێوە هاو ئێمەش زوو فریاین وعد يديني إن شاء الله إمسال شيء لسرك إيش لسيج كزينكين لأنه بارزجاي سليماني إيش لسر بابتك وقتاب خانك شيء بود دابين كين وبوي دياري كين وما مصار شيء بود أنينو هولي شارع سركني قرفتك شيء أدين بلام لواسية قرفتي من علىك خوي بنتشيني توزي باجنبي بلام إن شاء الله هولدين أول شارع سركني زباش خود ما مصار أجربون من دالة باش خانك زانستيشينه بكلا بولي حوتا بلام أجر تواناي هبي ما مصار پروردي تايبتك هذا بيجي لسر توانا كان يتواني بكات إيش ما لسر توانا كان كردو من الله واتي لوينيا باجو لا بولي نو لا يدين بو هنر لواتي لزمان باجي بو إنجليزي لواتي لا مثلا كمبيوتر باجي بو كمبيوتر لا توانا كان بس كان ما مصار جبين زور كنت كاتم نما باشا زور كات أبيني زين شو نكيش سريكي ما مصار پروردي تايبتنيه استزور كات عائلة وازانه ما مصار پروردي تايبت أتوانا من على هوا بو مشتكان شاكات بس توانا من على لواني لكتشتي كدياري كراوا بيت خيزاني شاوري أواك كأمن على أموك هاو بولكاني خوي دكما تيبرو أساي بيتو بلام توانا من على كيتو بيلي لهنا دا باشر من هنا نبوش بابي الكاري درسي با كردي درسي بلام أبيني زوكات قبول مكرني حالتي من على كده لين خيزانه أمش كيشي سريكي أبيني سپاس بوي و كاتم تابو زانیاری زۆر باش مام و خێزان و بۆ مامۆستای پەروەردەی تایبەت خستە ڕوو دنیایەک مەمنونی ئێوە بینەرانی بەڕێز لێرە کۆمەڵێک زانیاری زۆر ورد و زۆر باش ماخستە ڕوو بۆی کە هەم خێزان بتوانێت چۆن هاوکاری منداڵەکەی دەکە کە لە ئاستی بۆ نمونە ڕاهێنانی پێشوەختە باخچەی ساوایە نەخۆ قوتابخانە وەربگیری و لیژنەی هەڵسەنگاندنەکە چۆن کار دەکا تاوی وردەکاریەکانمان باس کرد یەکێک لەو گرفتانێک کە باسیشمان کرد ئینشاڵڵا لەمە دووان شاخەوان بەڵێندا کە گرفتی کاک خەباتیش چارەسەر دەکرێت ئەوتەخوازم بەم بەرنامانە جۆرێک لە جۆرەکانی تری هۆشیاری
سەرەتا لە ناو خێزانەکان ئینجاکان لە ناو تاک بە تاکی ئەم کۆمەلگایە دروست بکەین. خۆشحاڵ بووم، سپاس بۆ میوانەکانم، سپاس بۆ سنتەری مێرسیماری بۆ پێدانی شوێنەکە، سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوەی بینەر تا بەرنمەیەکی تر لەگەڵتاندا دەبم. ئاسوودە و بەختەوەر بن، خواتان لەگەڵ.